بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اشتنا آيات السطو النوي سورة آل عمران. لا آيات السطو النوج دا خواهي قورا دفرمت ولله ما في السماوات وما في الأرض. ولله يعني ملك خوايا إخوايا هرچی لآسمانەکان دا هەیە و وما في الأرض و ئەوەی کە لەناو زەویدا هەیە. بێگومان طبعا شتەکان مەخلوقاتەکانی خوا یا لە ئاسمانەکانن یا لەناو زەویەکاندا. هەرچی لە ئاسمانەکاندا هەبێ شت بێ مەخلوق و دروستکراوی خوایە و خوا دروستی کردووە و خوا دەتوانێت تەسەڕوفی پێوە بکە. و ئەوەی لە زەویشە ئینسان بێت یان جنۆکە بێت یان داروبەرد و گیاندار بێ بیەوێ یان نەیەوێ مەخلوقی خوای گەورەیە و مڵکی خوای گەورەیە. وإلى الله و هەر بۆ لای خواش ترجع الأمور. ترجع يعني دەگەڕێندرێنەوە سەرنجامی هەموو ئیش و فەرمانێک. هەرچی ئەنجامیشە هەرچی نەتیجەشە هەمووی دەچێتەوە بەر دەستی خوا. چۆن لە سەرەتادا خوای گەورە بڕیاری خەڵق و دروستکردنی دروستکراوەکانی داوە لە نەبوونەوە، کاتێکیش کە دنیا وێران دەبێت و خەرا دەبێت لە دوا ڕۆژدا لە ژیانی دیکەدا لە دنیای کۆتاییدا لە دنیای ئەسڵیدا کە قیامەتە بە هەمان شێوە فەرمان و بڕیاردان لەسەری دەگەڕێتەوە بۆ لای خوا و بڕیاری کۆتاییش هەر بەدەستی خوایە. ولله هی خوایە بۆ خوایە ما في السماوات هەرچیەک کە هەیە لە ئاسمانەکان هەر حەوت ئاسمانەکان وما في الأرض و هەرچیەکیش هەیە لە زەویەکان لە هەر حەوت زەویەکان. وإلى الله و هەر بۆ لای خوایە و هەر بۆ لای خوا ترجع الأمور. ترجع يعني دەگەڕێندرێنەوە هەموو فەرمانەکان. مەبەست لە دنیای ئێستا کە ئێمە تێدا دەژین هەر خوا طبعا بڕیاری تێدا داوە و بڕیاری تێدا دەدا و لە قیامەتیشدا هەرچی مەخلوقات و دروستکراو هەیە خوای گەورە خۆی بەتەنها بڕیاری لەسەر دەدا و هیچ کەسێکی دیکە جگە لە خوای گەورە حەقی بڕیاردانی نییە. ئەوجار خوا دەفەرمێت کونتم ئێوە ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی خۆتان بە موسڵمان دەزانن خەیڕە ئومەتین. خەیڕە ئومەتین چاکترین ئومەتێکن چاکترین گەلێکن کە ئوخریجەت هێندرابنە دەرێ دروست کرابن للناسی لەناو خەڵکیدا و بۆ خەڵکی. بەڵام بۆچی چاکترینن؟ بەچی بوون بە چاکترین؟ بەچی دەبی بە چاکترین؟ بەوە ناکە بەناو ئومەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم بۆی کە ئەو وەسفانە لە خۆتدا بێنیەجێ. کنتم خەیڕە ئومەتین ئێوە چاکترین ئومەت یعنی گەل و چاکترین کەس جوان چاکترین دەستە چاکترین تاقم هەر چۆنێک وشەی ئومە معناکەین کە هێندێک بە معنای دینیش یعنی ئێوە چاکترین ئاینتان هەیە چاکترین دینتان هەیە کە ئوخریجەت للناسی ئێوە هێندراونەتە دەرێ بۆ خەڵکی. بەڵام بەچی بوون بە چاکترین؟ بەچی دەبی بە چاکترین؟ بەوەی کە تەئمڕونە بالمەعروف فەرمان دەکەن بە ئەنجامدانی چاک. ئەوە یەک لە سیفەتی چاکترینەکان. سیفەتی دووەمتان ئەوەیە وەتەنهەونە عەنی المونکەڕ ڕێگری دەکەن لە هەرچی خراپە هەیە. هەرچی خراپە هەیە وەکو دەرسی پێشووتر باسمان کرد ئەگەر پێت کرا بەدەست خراپەکەی دەگۆڕی، ئەگەر بەدەست پێت نەکرا بە زمان ڕای دەگەیەنی کە ئەو کارە خراپە و پێی رازی نیم. ئەگەر هەر پێت نەکرا بە زمانیش بەدڵ خراپە دەبغزێنی ڕقت لە خراپەیە خراپەت پێ خۆش نییە کە گوتمان ئەوە نزمترین پلەی ئیمانە. ئەی ئەگەر ئەوەش نەبوو گوتمان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وليس وراء ذلك حبة خردل من الإيمان. ئەگەر ئینسان خراپەی دی بەدەست نەیگۆڕی هەوڵی نەدا بە زمان ڕوبەڕووی نەبوویەوە بەدڵیش پێی ناخۆش نەبوو یعنی ئەو دڵە یعنی ئەو کاتەی کە کار دەکاتە ئەوەی تەنها بەدڵ پێمان ناخۆشە کە زۆرینەی خەڵکی موسڵمان لەوانەیە لەو بابەتەی بنێستا ئەوە ئیمانە هەرە زەعیفەکەیە. ئەگەر ئەوەش نەما کە زۆر خەڵکی ئەوەش نەماوە چاک و خراپی پێوەکویەکە خراپەکردن و چاکەکردنی هەر پێوەکویەکە نە بە چاکەی تێک یعنی دڵی خۆش دەبێت و نە خراپەی مووی گرش دەبن و ناڕەحەت دەبێت
ئەو کاتە دوای ئەوە دڵەکە بەقەدەر تۆسقاڵێک زەڕە ئیمانی تێدا نییە. ئەگەر ئیمانی تێدا بێ حتمەن دەبشتی ئیماندارانت خۆش بوێ. سیفەتی سێهەم وتؤمنونە بالله، باوەڕیشتان دەبێ هەبێ بەچی؟ بەخوا و بە شەرعی خوا و بە دینی خوا و بە قسەی خوا. هەر کەسێک ئەو سێ سیفەتەی تێدا بوون، فەرمانت بە چاکە کرد، ئەوەی دەیزانی مەرزنی هەموو شتێک لە چاکە بیگەێنی بەو کەسەی کە دەمت پێی دەگات و زمانت پێی دەگا بەقەد دەسەڵاتی خۆت، و هەروەها ڕێگری لە خراپەکە بکە بە پێی توانای خۆت، بە پێی دەسەڵاتی خۆت، بەڵام دەبێت باوەڕت لەگەڵیدا بەخوا هەبێ. یعنی چی باوەڕت بەخوا هەبێ؟ یعنی دەبێت بۆ خۆت چاکەکەی بکەی، وایە؟ و هەروەها دەبێت بۆ خۆت خراپەکەی نەکەی. ئەو جار کە ئەم چاکەکەت کرد بڵاویشی کەیەوە کە خراپەت نەکرد بە خۆت نەوەستی، نێڵی خەڵکیش خراپەکەی بکە یا ڕێگەل لە خراپەی بگری، ئەو کاتە ئینسان دەبێتە باشترین ئومەت و باشترین کەس لە شوێن کەوتانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا خوا دەفەرمێت وەلەو ئامەنە ئەهل الکتاب، ئەگەر ئیمانیان هێنا بایە خاوەن کتێبەکان یعنی جوولەکە و نەسڕانیەکان ئیمانیان هێنا با بەچی؟ بە قورئان و بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، لەکانە خەیڕەن، بە دڵنیاییەوە ئەوە لەکانە یعنی ئەو ئیمان هێنانەیان خەیڕەن لەهم، زۆر چاکتر دەبوو بۆیان. بەڵام لەگەڵ ئەوەشدا خوا دەفەرمێ منهم المؤمنون، بەشێک لە خاوەن کتێبەکان دەبنە ئیماندار، باوەڕ بە پێغەمبەر دێنن صلی الله عليه وسلم، باوەڕ بە قورئان دێنن، وەکو کاتی خۆی تەوان عەبدوڵای کوڕی سەلام، نەجاشی کە ئەوانە دەسەڵاتداریش بوون بەڵام کە گوێیان لە قورئان بوو، لە یەکەم گوێ لێبوون و بینینی پێغەمبەر، تەوان نەجاشی پێغەمبەری هەر نەدی بوو و هەر نەشی دی وەفاتی کرد، پێغەمبەری ژەوی نەدی بوو، تەنها بە خوێندنەوەی چەند ئاەتێک لەلایەن جعفەری کوڕی ئەبی تاڵیبەوە تەنها 3-4 ئاەتی بەسەردا خوێندراوەتەوە ئیمان دێنێ، دواتر کە وەفات دەکا دوای چەند مانگێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەیەوە نوێژی غایبی لەسەر دەکات و چەند ئاەتیش یعنی لە ئیشارەتی پێ دەکەن. عەبدوڵای کوڕی سەلامیش ئەو کەسە بوو کە زانا و شارەزایەکی یەهودیەکان بوو کە پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم، زانی هەمان ئەو وەصفانەی کە لە تەوراتدا بۆ پێغەمبەری ئاخر زەمان باس کراون لە پێغەمبەردا هەنا صلی الله عليه وسلم، بۆیە بوو بە ئیماندارێکی باش و یەکێک لە گەورە زانا سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خزمەتی زۆریشی بە ئیسلام کردووە و بۆ زۆرێک لەو فەرمودانەی کە بە ئێمە گەیشتون و ئێمە تەطبیقیان دەکەین لە ڕێگای ئەو سەحابە بەڕێزەیەوە بووە. بۆیە خوا دەفەرمێ منهم المؤمنون، بەشێک لە نەسڕانیەکان و لە جوولەکەکان ئیمان دێنن، بەڵام وەئەکثەڕوهم، زۆرینەیان بەشە هەرە زۆرەکان الفاسقون، لە فەرمانی خوای گەورە دەردەچن و بێ ئەمری خوای گەورە دەکەن. كنتم ئێوە خەیڕە ئومەتین، چاکترینی گەل و نەتەوە و ئومەتن کە ئوخریجەت للناسی، کە هێنراونەتە دەرێ بۆ خەڵکی، بۆ قازانجی خەڵکی، بۆ بەرجەوەندی خەڵکی. ئەو جار چاکیەکەتان لە چیدایە؟ تەئمڕونە بالمەعروف، فەرمان دەکەن بە چاکە، یعنی دەبێت فەرمان بکەن بە چاکە بۆی ببنە باشترینەکە، وتەنهەون عن المنکەر، ڕێگری دەکەن لە خراپە، یعنی دەبێت ڕێگری بکەن لە خراپە. لە هەمان کاتیشدا وتؤمنون بالله، دەبێت باوەڕتان بەخوا هەبێت. وەلەو ئامەنە، ئەگەر ئیمانیان هێنا بە، باوەڕیان هێنا بە خاوەن کتێبەکان، لەکانە خەیڕەن لەهم، بە دڵنیاییەوە ئەو ئیمان هێنانە زۆر چاکتر بوو بۆ ئەوان لەوەی کە لەسەر دینە شێواوەکەی خۆیان بمێننەوە. منهم المؤمنون، بەشێکیان ئیمانیان هێنا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بوون بە ئیمانداری باش، بەڵام وەئەکثەڕوهم، زۆر بەیان و هەرە زۆریان الفاسقون، لە فەرمانی خوای گەورە دەرچوون. جا کاتی خۆی دەفەرمون پیاوێک کاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر مینبەر بوو، خەریکی خوتبە و قسەکردن بوو. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چاکترینی خەڵکی لە ئومەتی تۆ چێن؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەقرەئوهم، ئەوەی کە لە هەموو خەڵکی زیاتر خوێندەوارتر و بە تایبەت قورئان زیاتر دەخوێنێتەوە، ئەوە یەک. وأتقاهم لله، وأوي پارێزکارترین و خۆپارێزترینە بەڵام لە پێناوی خوا و بۆ خوا. أقرأهم وأتقاهم لله، ئەوەی کە زۆرترین کتێبی خوا دەخوێنێتەوە
و زۆرترین فەرمانەکانی خوای گەورەش جێبەجێ دەکا بەڵام لە پێناوی خوای گەورە نیەت و دڵی بۆ خوای یەکلا کردوتەوە هیچ مەبەستێکی دیکەی نییە ئەوە یەک وآمرهم بالمعروف ئەوەی لە هەمووان زیاتر فەرمان بکا بە چاکە وأنهاهم عن المنكر چێ لە هەمووان زیاتر فەرمان ڕێگری بکا لە خراپە وأوصلهم للرحم وأوەی لە هەمووان زیاتر پەیوەندی خزمەتی جێبەجێ ئەوانە زۆر یعنی هەتا زیاتر قورآن بخوێنیەوە هەتا خۆپارێزتر بی یعنی ئەمری خوا جێبەجێکەی و لە نەهیەکان دوورتر بی تا زۆرتر ئەمر بە چاکە بکەی تا زۆرتر ڕێگری لە خراپە بکەی تا زۆرتر پەیوەندی خزمەتی جێبەجێکەی و بینت لەگەڵ خزم و هاتووە لەگەڵ خزم و دۆستەکانتدا زیاتر بێ لای خوا چاکترینی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سیفەتەکانەوە چاکترینە ها نەک بەوەی کە بەنا ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا کەوتۆتە دوای یعنی زەمانەکەی تەمەنەکەی کەوتۆتە دوای لەدایک بوون و هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم صفات و ئاکارەکان کە خوای گەورە لەو ئاەتەیدا ئەو سێشتانە فەرمانکردن بە چاکە ڕێگریکردن لە خراپە و پاشان ئیمان هەبوون یعنی بۆ خۆت پابەندی بە شتەکانەوە ئەو جار دەشی گەیەنی یا ئەگە خراپەت بینی ڕێگری لێ دەگری بە قەدەر توانای خۆت ئەو جا خوا دەفەرمێ لن يضروكم هەرگیز جوولەکە و نەسڕانیەکان ناتوانن زەرەر و زیانی تەواوتان لێ بدەن إلا ئەذا تەنها دەتوانن ئازارێکی کەمتان پێ بگێنن جا لە عەرەبیدا ضەر ئەذا هەردووکیان یعنی زیان بەڵام عولەما دەفەرموون ضر ئەو زەرەرەیە کە وەک دەڵێ لەگەڵتدا دەمێنێتەوە یعنی بریندارت دەکا دەتکوژێ ناڕەحاتت دەکا بەڵام ئەذا زۆرتر یعنی شتی دەرونیە یعنی سزایەکی نەفسیە سزایەکی دەرونیە و ناڕەحەتیەکی کاتیە بتپەرستەکان طبعا عفو جوولەکە و نەسڕانیەکان خوا دەسەڵاتی پێنەداون و پێشیان نادا حتا قیامەتێ بە تەواوی بەڵێ دەکرێت جار جار مسلمانان بکوژن لە ناویان ببن خوێنیان بڕێژن بەڵام هەمووان بەیەکەوە بکوژن و دینی ئیسلام لە ناو ببن یا زەعیفیکەن محاڵە خوای گەورە ڕێگای ئەوە نادا بە هیچ شێوەیەکی لن يضروكم هەرگیز ناتوانن زەرەر و زیانی تەواو بێەوە بگەێنن نەسڕانی و هەروەها جوولەکەکان هەرچەندە بیانەوێ و دەشیانەوێ إلا ئەذا تەنها دەتوانن ئازاری کاتی یان لە ڕووی دەرونی و نەفسیەوە تعزیبتان دەن و قسەتان پێ بڵێن شتان بۆ هەڵبەست ئەو جار وئین یقاتیلوکم ئەگەر ڕۆژێک بێ شەڕشتان لەگەڵ بکەن ڕوبەڕوشتان ببنەوە یوەلوکم یعنی ڕووتان لێوە دەجێڕن و الئەدبار پشتان تێدەکەن ثم لا ينصرون پاشان ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناخرێن نەخوا یارمەتیان دەدا و سەریان دەخا نە ئەوانەشی کە لە دنیادا سەریان دەخەن دەتوانن سەریان خەن کەوە لە سەردەمی پێغەمبەریشدا صلی الله علیه وسلم جوولەکەکانی بەنو ناڵتیگڕ و بەنو قوڕەیضە بە هەموو قووەتێک بە هەموو پلان و نەخشەیەک جیاتی پێغەمبەریان کرد صلی الله علیه وسلم چەند جاریش لەگەڵ چەندان عەشیرەت و بنەماڵە و هۆزی دەوروبەری مدینەی یەکتریان گر بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو ببەن و بیسڕنەوە بەڵام نەیانتوانی و تا ئێستاشی لەگەڵدا بێ کە ئەو ساڵانەی کە دیتمان هەمان مێژوو دووبارە بوویەوە هەرچی طبعا بێباوەڕی ئەو دنیای هەیە زۆرێک لە مسلمانە وەک دەڵێ عامیل و بەکرێ گیراوەکانی جوولەکەش دژایەتی خاکێکی یعنی مسلمان یعنی کۆمەڵێک مسلمان کە لە بستە خاکێکی ئەو زەویەیدا دەژیان بە هەموو شێوازێک ڕوبەڕوویان بوونەوە بەڵام بەڵێ توانیان بیان کوژن نسبەتێکی زۆر خوێنیان بڕێژن ماڵیان وێران کەن خانوویان بەسەردا بڕوخێنن بەڵام ئیمانیان لەگەڵدا پێنەهاتە دەر نەکنیان ئیمانیان پێنەهاتە دەر بەڵکو زۆر زیاتر ئیمانی خۆیان و سەدان کەسی دیکەشی پێ بەهێز بوو و هەرچی دەسەڵاتدار و دژە مسلمانەکانی شەنە لە بەرامبەریاندا بە چۆکدا هاتن با اعترافیش نەکەن لن يضروكم هەرگیز ناتوانن زەرەرتان یعنی زەرەر بدەن لە ئێوە جوولەکە و نەسڕانیەکان إلا ئەذا تەنها دەتوانن ئازارێکی کەمتان توشکەن و بۆتان بێنن وئین یقاتلوکم ئەگەر شەڕیشتان لەگەڵدا بکەن یوەلوکم الئەدبارە یوەلوکم یعنی ڕووتان لێوەردەجێڕن و پشتان تێدەکەن لە نەتیجەدا لە ئەنجامدا ثم لا ينصرون پاشان ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و وەسەر
ناخرن. ئەو جار خوا دەفەرمێت ضربت عليهم الذلة، ضربت يعني سەپێندراوە بەسەریاندا، الذلة زەبوونی و سەرشۆڕی و ڕیسوایی، ئەینەما ثوقفوا لە هەر شوێن و لە هەر جێگایەک نیشتە جێبن. قەراری خوای پەروەردیگارە لە ئەنجام و لە نەتیجەدا ئەگەر جارجارە لە مێشکی خەڵکیشدا و لە زیهنی خەڵکیشدا جوولەکە شتێکی گەورە بێ، بەڵام لە ناو خودی خۆیاندا زۆر زۆر زەبوون و زەلیلن بۆ چونکە هەمیشە لە ترسدا دەژیان، هەمیشە لە قەلەقدا دەژیان، چونکە دەزانن ئەو زەویەی لەسەری نیشتەجێن و ئەو ماڵەی کە تێیدانی خۆیان نییە داگیریان کردووە. هەمیشە داگیرکەر و زاڵم لە ناو کونی ماڵی خۆشیدا ئەگەر هەزار حیمایە و حرەسی هەبێ بە ئیسراحەت ناژیێ، هەر زەلیلە هەر بێدەسەڵاتە. تۆ ئەگەر بێتر ژیای و نەتر لە مردنێ نەبوو حەز دەکەی با هەرچی چەک و ئەسلحەی دنیای هەیە ڕوبەڕووت ببێتەوە، لە مردن نەترسای و وەک دەڵێ بێم نەتبوو، یعنی بە عیزەتی، یعنی خاوەن شکۆ و گەورەی. جا خوا دەفەرمێ ضربت عليهم الذلة، سەپێندراوە بەسەریاندا زەبوونی و سەرشۆڕی، ئەینەما ثوقفوا لە هەر جێگایەک و لە هەر شوێنێک بن، إلا بحبل من الله، مەگەر خۆیان بخەنە پەنای پەیمان و بەڵێنێک کە لەلایەن خواوە، طبعاً پێیان دراوە، خوای گەورە بە پێغەمبەری گوتبوو و صلی الله عليه وسلم و بە ئیماندارانی گوتووە ئەگەر هاو پەیمان بن لەگەڵ جوولەکەکانیش نابێ خیانەت لە پەیمانەکەی بکەن، و لە هەر جێگایە کاتی خۆی مسلمانان بۆی چوو بن، ئەگەر جوولەکە و مەسیحی لێبوو بن، کۆمەڵێک اختیاریان دراوەتە دەستێ. اختیاری یەکەم ئەوە بۆ مسلمان ببن، حاڵین ئەگەر مسلمان نابن هەر لەسەر دینی خۆتان بن، یعنی کەس بە زۆری مسلمانتان ناکە، تەنانەت معبەد و پەرزگاکەشتان تێک نادرێ، بەڵام ساڵانە ئەوانەی کە هەبوون دەبێ سەرانەیەک باجێک بدەن بە مسلمانان لە پێناوی ئەوەی کە سەر و ماڵتان بپارێزن، کە مەبلەغەکەش مەبلەغێکی زۆر زۆر کەم و ڕەمزی بووە لە بەرامبەردا مسلمانان دەهێندی ئەوەی کە لایەن وەرگرتن خزمەتیان پێکردوون، و هەرچی شوێنیش هەیە کە تەبەن تاریخ ئێستاشی لەگەڵ بێخۆ ئەو منتیقانەی ئێرەش هەموو فەتح کراون، ئێستاش معبەد و پەرزگا و کەنیسەی جوولەکەکانی لێمەوە، ئەگەر مسلمانان تێکیاندا بە وێرانیان کرد بایە هیچیان نەدەما. ئەوجار ئەگەر مەبەستم خۆیان بخەنە ناو ئەو عەهد و پەیمانەی کە خوا لێی وەرگرتوون لە پەنای عەهدی خوایدا پارێزراو بن دەکرێ، و حەبل من الناس، یان لە پەنای هاوپەیمانیەتی خەڵکێکی کەدا، پەیمانێک کە بەستویانە لەگەڵ خەڵکێکی کەدا لە پەنای ئەواندا خۆیان بپارێزن، دەنا هەمیشە زەبوون و سەرشۆڕن. ئەجا خوا دەفەرمێ وەباء و ئینجا ئەوانە گەڕانەوە بۆ لای خوای گەورە، گەڕانەوە بغەضەبین بۆ ناو تووڕەیەک من الله کە لەلایەن خواوە بەسەریاندا ڕێژرا بوو. ئێمە لە فاتحایدا کە دەڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم غير المغضوب، هم علماء دەفەرمون یعنی خوا مەمخە سەر ڕێگای ئەو کەسانەی کە لێیان تووڕێ، ئەوانەی لێیان تووڕێ چێن؟ جوولەکەکانن، یان هەر کەسێکی دیکەیە کە شوێنکەوتەی جوولەکەکان بێت. جا کاتی خۆشی پێشەوەی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم، ئیسلام بێت، قورئان بێت، خوا هەر لێیان تووڕە بوو، بۆ چونکە لەگەڵ پێغەمبەرەکەی خۆشیان خائین بوون، ناپاک بوون، دەستکاری کتێبەکەی خۆشیان کردبوو لە پێناوی حەز و ئارەزوەکانی خۆیان. جارێک خوا لەسەر ئەوەی لێیان تووڕە بوو، جارێکیش کە پێغەمبەری ئاخر زەمان هاتوو دەیان ناسی و دەشیان زانی ئیمانیان پێنەهێنا و ڕووبەڕووی بوونەوە، خۆی گەورە جارێکی دیکەش تووڕەی خۆی بەسەر داباراندنەوە، جارێک لەبەرەوەی ناپاکیان لە دینی خۆیان کرد کە بۆیان هاتووە پێشتر لە ڕێی موسا پێغەمبەرەوە، جارێکیش لە ڕێگای ئەوەی کە ئیمانیان بە پێغەمبەری ئێمە نەهێنا. پاشان خوا دەفەرمێ وضربت عليهم المسكنة، و هەروە سەپێندراو ڕژرا بەسەریاندا مەسکەنە، دیسان بێدەسەڵاتی و بێهێزی و هەژاری و نەبوونی، ذلك ئەو زەبوونی و بێدەسەڵاتی کە خوا وعدی داوە بەسەریاندا بسەپێنێ، لەبەر چیە؟ لەبەر ئەوەیە بأنهم كانوا يكفرون بآيات الله، ئەوان لە دنیادا عادەتیان وابوو بێ باوەڕ دەبوون بە نیشانەکانی خوا، ئەوە یەک. دوو، بەوەندەی نەدەوەستان ويقتلون الأنبياء، دەیان کوشتن پێغەمبەران بغير الحق بەناڕەوا. پێشتر لە ئاەتێکی کەدا خوێندمان وتمان پێغەمبەرانیان دەکوشت و ئەو کەسانەشیان دەکوشت کە فەرمان بە چاکە دەکەن و ڕێگری لە خراپە دەکەن، یعنی شوێنکەوتانی پێغەمبەرانیشیان دەکوشت بەناڕەوا. ذلك ئەو کارەشیان
بما عصوا بهوي أوبو كالفرماني خوا درجون وكانوا يعتدون وأوان سنوركاني خواي قوريان بزاندو بأمري خواي پروردگاريان کرد بوي خواي قورا ليان توربو وتوري خوي جاري چيديكا سپان دو بسريان ده ضربت عليهم سپان دي خوا بسريان ده الذلة زبوني سرشوري أينما ثقفوا لهر جيقاو لهر شوينك نشتجبت لهر جيقاو لهر شوينك بن جولكا زبون زليلا ولا ناخي خوان ده هز بو زبون زليلي دكن بلام لروي الوالطة وخوان بفرعون وبخواي خلقي دزانن أينما ثقي لهر شوينك بن إلا بحبل من الله مقر خوان خنا هناي وبيمان وبلين شريعة دين خوا وحبل من الناس يعني أجر دز حبل يعني ها في يصير قتمان معناه لغوي يعني بت طالما ليرة بمعناه آين يعني بمعناه بيمان بلين إلا بحبل من الله ما جر خوان خنا هناي بيمان وبلينك كللان خواوا طبعا دراوة كدسكاري ها أو كسينكرك ها بيمانتا يعني وحبل من الناس يعني خوان خنا بناو تنشت پەیمانێک کە لەگەڵ خەڵکێک بەستویانە وباءوا بغضب من الله ئەوان گەڕانەوە ناو تووڕەیی خوا وضربت عليهم المسكنة سەپێندرا بەسەریاندا هەژاری و زەبوونی ذلك ئەو زەبوونی و زەلیلیەش کە خوا بڕیاری داوە بەسەریاندا بسەپێنێ لەبەر ئەوەیە بأنهم كانوا يكفرون ئەوان عادەتیان وابوو بێباوەڕ دەبوون بآيات الله بەنیشانەکانی خوا ويقتلون الأنبياء ودەکوژن چێ پیغمبران بغير الحق ببي اوي حق وقت الشاني اوي بن بكوجرين وشريان لقل بكري ذلك بما عصوا اول لبر اوي كاوان سربيجي فرماني خواي قوريان كرد وكانوا يعتدون واوان دزدريجيان كردو سنوركاني خواي قوريان بزان جا اگر بقو تريزور جار باشا كوا واقعي استوايا ها جولكا بسياسة اداري همو الدنيا دكاتو بسر همو الدنيا دازالو مسلمانش لهمو شوينێکی زەبوون و زەلیلن یعنی ئەوان گەورن و مسلمانان بێعیزەتن بێگومان خوای گەورە باسی حاڵەتێک دەکا کە بەرامبەری جوولەکان مسلمانی باش بن ها خوای گەورە باسی سەردەمی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئەو کاتەی کە پێغەمبەر خۆی و سەحابەکانی پابەند بوون بە شەرعی خوا و دینی خوا و لە پێناوی خوادا وەک دەڵێ هەرچی عیزەت و شکۆمەندی هەیە پیادەیان کرد و سەریان بۆ جوولەکە و نەخشە و پلانی جوولەکەکان شۆڕ نەکرد بە دڵنیایی خوای گەورە جوولەکەکەی زەبوون کردن مسلمانەکانی بە عیزەت کرد بەس ئێستا کە ئەگەر جوولەکە دەسەڵاتیشیان هەبێت هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی کە بەرامبەرەکەیان کە مسلمانن مسلمانی باش نین مسلمانی چاک نین هەرچی دەوڵەتی ئیسلامی هەیە بەناو دەوڵەتی ئیسلامی هەیە و سەرکردەی دەوڵەتی مسلمانان هەیە کە سەدا جاری وایە 97 و 8 و 99 دەنگی خەڵکی مسلمانیش بەدەستدێن و خەڵک هەیە بە گەورە و وەلی ئەمر چیوسیان دەزانێت نەک دژایەتی جوولەکەی ناکەن عامیلی جوولەکەن و یارمەتی جوولەکەش دەدەن ئەو جۆرە بەناو مسلمانانە ئەسڵەن بەچکە جوولەکەن ئەسڵەن بە جوولەکە حسابن نەک بە مسلمان حساب بن لەنا لە هەر جێگایەک مسلمانی ڕاستەقینە هەبێت ڕوبەڕوو ببێتەوە لەگەڵ جوولەکەی حتمەن خوا وعدی داوە خوای گەورە جوولەکەکەی بۆ زەبوون دەکات وەکو ئەوەی کە بینیمان کە ئەو مەجموعە مسلمانانە بە تاقە و توانایەکی جەستەیی دیاریکراوی زۆر کەم خوای گەورە هەموو ستەمکاری دنیای بۆ بەچۆک داهێنان و ناچار بوون لە بەرامبەریاندا تەنازولکەن و دیرێکی ئازاد دەکەن لە بەرامبەریدا ئەوان دەبێت 100 دیلیان بۆ بنێرنەوە سەدان لەو دیلانەی کە تازە ئازادیان کردوون هەیە 10,000 بڕیاری ئیعدامی بەسەردا سپێندراوە 10,000 ئەنی دەبوو 10,000 ئیعدام بکرێت بە ئەوەی هەیە چەند حوتەشت يعني قراري ئەوەی يعني سزنی هەتایی هەیە يعني چەندجار بەڵێ نا لە مسلمانەکان ئەو مسلمانانە کە لە بەردەستی جوولەکەی دابوون مەسەلەن هەیە چۆن هاتنە دەرێ بەو زەبوونی و زەلیلیەی کە خوا تووشی کردن بە بێگومانی خوای گەورە تووشی گەورەترین شکستی کردن خۆ ئێستا هەر هەندێک کەچە بەناو مسلمان دەڵێن ئیسرائیل سەرکەوتووە وەک دەڵێ بەڵام بڕۆ لەناو ئیسرائیلدا و خەڵکی شارەزای ئەوەکان تەماشاکە بزانە گەورەترین شکست لە مێژووی دەوڵەتی ئیسرائیلیدا ئەو شکستەیە کە ئێستا ئەو ڕۆژانە
کە شتیوا حەد نەبوو بە اعترافی خۆیان دەڵێن 15,000 کەسیان لێ کوژراوە 15,000 کەس تەوەن دەیشارنەوە بۆی زیاتر ڕیسوانە بن ئەوە لەسەر دەستی کۆمەڵێک کەس کە تەنها چەکیان پێکە بۆ خۆیان دروستیان کردووە لەنا ئەو هەموو دەوڵەتانە داهانە کەسێک باشکرا بەرگریان لێ ناکات و دیفاعیان لێ ناکات مەسم وعدی خوایە هەمیشە وعدی خوای ڕاستە بەڵام جاری وایە مسلمانان لە ئاستی ئەوەی نین شایانی ئەوەی نینە خوای گەورە شتیان بۆ بکە لەنا تۆ هەبە و پابەند بە بەدینی خواوە خوا وعدی داوە هەرگیز خوای گەورە ئەوان بەسەر مسلماناندا لە یەضڕوکم ناتوانە زەرر لێت دەن و لە ناوت ببەن ئللا ئەزیەتێکی کەم ئەگەر بشت کوژن مادام لەسەر دینی خۆت دەمێنیەوە هەر قازانجت کردووە ئاتی کۆتاییان ضربت عليهم الذلة خوای گەورە سەپاندی بەسەریاندا زەبوونی وەسەرشۆڕی ئەینەما ثوقفوا لە هەر شوێنێک بن إلا بحبل من الله مەگەر خۆیان بخەنە پەنای پەیمانێک کە لەلایەن خواوە پێیان دراوە وحبل من الناس یان خۆیان بخەنە پەنای پەیمانێک کە لە خەڵکی وەریان گرتووە وباءوا بغضب من الله گەڕانەوە ژێر تووڕەیی خوا وضربت عليهم المسكنة سەپێندرا بەسەریاندا زەبوونی و سەرشۆڕی و هەژاری ذلك بأنهم أول بر أوان كانوا يكفرون بآيات الله بباور دبون بنشانكان إخوة ويقتلون الأنبياء لأن كشتن پیغمبران وشوين كوتواني پیغمبران برحنا حق ذلك بما عصوا أول بر أويك لفرمان إخوة درجون وكانوا يعتدون وأوان سنركان إخوة جوريان بيشيل ذكردو ديان بزن أجا إخوة فرمي ليسوا سواء هرگيس وكو يقنين خاوان كتاب وجولك كانش هميان يك حكميان بسردا نادره من أهل الكتاب أمة قائمة لنا وخاوان كتاب كانش دا أمة خلقانة كان قائمة شوانها الضسنو بوش ونوجو بنداتي كردنو عبادت يتلون آيات الله دخوينو نشان كان إخوة آناء الليل بدر جايشو أجر وهم يسجدون وأوان كرنوش دبنو مليان وسريان بو خواي قورة نويدك خواي قورة هميشا حكم قشتنا دا نالا هرتي جولكي هرتي مسيحية هرتي أهل كتابة ليسوا سواء يعني وكو يقنين خاون كتابة كانش همويان من أهل الكتاب لنا خاون كتابة كان دا أمة خلقانة كان قائمة را هلدس نوا راز دبنوا جان جيبجي كان شرع وديني خواي پروردگار يتلون آيات الله دخوين ونشانه وبلغكان إخوة جا كتابي خويان لسردمي خويان دا خوين دوتو كدبنا مسلمان قرآن دخوين نوا آناء الليل بدرجاي شو أو جار وهم يسجدون وأوان كرنوشش بو خواي قورة دبن صفته جدي كان ويؤمنون بالله باورج دينن بخوا واليوم الآخر باورج دينن بروش دواي عشان ويأمرون بالمعروف فرمانج دكان بچاكا وينهون عن المنكر ريقريج دكان لهرچي خرابيا صفته جدي كان ويسارعون في الخيرات يسارعون يعني بيش برشش دكان هلج دكان لأنجامداني هرچی چاکە هەیە نەک هەر چاکەکەی دەکەن هەلەش دەکەن و پێشبڕکێشیانە لە ئەنجامدانی چاکە خوا دەفەرمێ وەئولائیک ئەوانە ئەوەی ئەو سیفەتانەی تێدا بن من الصالحین لە چاکەکارانە و لەگەڵ چاکەکاران حساب دەکرێت لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واضحە يؤمنون بالله واليوم الآخر باوڕی تەواو دێنن بەخوا و بە ڕۆژی دوایی ويأمرون بالمعروف فەرمان دەکەن بە هەرچی چاکە هەیە وينهون عن المنكر ريقري دكن لهمو خرابيك ويسارعون في الخيرات هلا دكن وبيش بركة دكن لأنجام داني هرتي شاكة هيا أو اللي توانا عندابه وأولئك من الصالحين أوانا لشاكة كاران جا أخوي قورة بشوي قشتي أو زار دفرمد وما يفعلوا هرتي أنجامدا من خير لشاكة فلي يكفروه هرقيس أخوي قورة پاداشتكي بزايع ناداو و پاداشتەکەیان وەکو خۆی بۆ دەنووسێت و خوای گەورە چاکەکان لێ ناسڕێتەوە بۆیان تۆمار دەکا والله علیم بالمتقین خوای گەورە زانایە و ئاگادارە بەوەی کە چێ متقیە و چێ بە تەواوی پارێزکاری لە ئەمری خوای گەورە دەکا وما يفعلوا من خير هەرچیەک ئەنجامی بدەن بەڵام بەمەرجێک من خير چاک بێ ئەوەی کە دەیکەی فلن يكفروا هەرگیز پاداشتەکەی بە فیڕۆناچێت و پاداشتەکەی لای خوا ون نابێ والله علیم بالمتقین خوای گەورە زانا و ئاگادارە
بەوەی کە پارێزکاران و لە خواترسان ئەنجامی دەدەن. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.